کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری ڕاوێژ کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوە ئازیز دەکرێت. ئازیزان ئەوڕۆ هەینی 29 مانگی ڕێبەندانی 1400 هەتاوی بەرامبەر لەگەڵ 18 مانگی فێوریەی 2022 زاینیە. بەرنامەی ئەوڕۆمان کە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەش بە ئێوە ئازیز دەکرێت لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی کۆمەڵە میدیا نێتوەرکەوە ئەتوانن چاوی لێ بکەن، هەروەها ئەو بەرنامە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆن و لە هەروەها لە ڕاگەیاندنەکانی تر ئەوانەی وا لە ڕێگەی تەلەیفۆنی ئەندرویدەوە ئەتوانن ڕاستەوخۆ ئەو بەرنامەیە ببینن. بەرنامەی ئەوڕۆمان تەرخان کردووە بە ئاوردانەوەیەک لە بەڕێوەچوونی مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە لە شار و گوندەکانی کوردستان. چاوێکی پیاخشێنین و لەو بابەتەوە قسەباسێکی کورت دەکەین، پاشان قسەباسێکمان دەبێت لەسەر مانگرتنی مامۆستایان و ئاعترازی مامۆستایان بە عام و بۆ داخوازەکانی خوان لەوانە بۆ ئازادکردنی مامۆستایانی زیندانی کە لەلایەن دەوڵەتەوە دەست بەسەر کراوە. ئێوەی ئازیزیش ئەتوانن لە ڕێگەی تەلەیفۆنی کۆمەڵە میدیا لە ڕێگەی تەلەیفۆنی واتساپەوە بە ئێمە پەیوەندی بکەن. ئەو تەلەیفۆنە کە خزمەتی ئێوەی ئازیز پێشکەشی ئەەکەین بەم جۆرەیە 0046 7 20 من ئەو ڕقم تەلەیفۆنەم هەموو جارێ لە بیرەچێتەوە، بەڵام ئەگەر ئیجازە بدەن یەک لەحظە پێشکەش بە ئێوەی ئازیزی بکەم ئەبێ بە 0046 بەڵێ 00 زۆر بەداوای لێبەردن 0046 702 61 67 64 ئێوەش ئەتوانن ڕاستەوخۆ پەیوەندی بە ئێمەوە بکەن و بۆچوونەکانتان و ڕاو بۆچوونەکانتان لەو ڕێگەوە بە ئێمە و بینەرانی تلەڤیزیۆنی کۆمەڵە ڕابگەێنن. ئازیزان، ڕۆژی کۆمەڵە ئەتوانم بڵێم لە سەرتاسەری کوردستانە بەڕێوە چوو. ئەو ڕۆژە زۆر بەشکۆمەندی لە زۆربەی شوێنەکانی کوردستان سەرڕای گوشاری کۆماری ئیسلامی لە جۆرەکانی کوردستان لە سنە، لە سەقز، لە شنۆ، لە زۆربەی شارەکانی کوردستان لە مەریوان ئەو ڕۆژە ڕێزی دەگیرا. هەروەها لە ئوردوگا ناوەندی کۆمەڵیش ئەو مەراسمە بەڕێوە چوو بتارێک لەلایەن کمیتەی ناوەندی کۆمەڵەوە پێشکەش کراکە حتمما لە هەواڵەکانە بیستوتانە. لە هەمان کاتدا لە دەرەوەی وڵاتیش بڕیار وایە لە 26 مانگی فێوریە مەراسم لە ستۆکۆڵم و لە شاری یەتۆبۆری لە وڵاتی سوێد بەڕێوە بچێت و هیوادارین هاوڕێیانمان ئەگەر ئەو بربەستانەی وا بە بۆنەی کۆڕۆناوە لە بڕێک لە وڵاتەکان هەیە لاچوو بێت بتوانن مەراسمەکانی تریش لە وڵاتەکانی تریش بەڕێوە ببن. تەبعاً ئەوە بۆ خۆی تۆزێ مشکل بووە چەند ساڵی ڕابردووی من نەمانتوانیوە مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە لە دەرەوەی وڵات بۆ جۆرە کە ئەبێ بەڕێوە ببین. بۆیە ئێمە هەوڵە دێن کە ئەگەر کرا ئەو مەراسمانە بۆ شێوەیە کە ئەبێ پێویست بیبێنە پێشەوە. واقعیەتەکەی ئەوەیە کە خەڵکی کوردستان دوای ئەوەی کە ئەو کێشەی ناوخۆیی کە هاتبووە پێشەوە لە ناو ڕێزەکانی حزبی کۆمونیستی ئێراندا و تاندازێکیش سێوەری خست بەسەر کۆمەڵە توانیان بە شێوەیەکی زۆر باش پشتیوانی خۆیان بۆ کۆمەڵە و هەروەها دوای کۆنگرەی هەژدەی کۆمەڵە ڕابگەێنن بۆ بۆنەوە کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنێکی دەرکرد و پێزانینی خۆی لە سەبارەت بە ئەو هەموو هاوپشتی کە چ لە ناوە چ لە دەرەوەی وڵات بۆ کۆمەڵە کراوە. دواییش ڕەنگدانەوەکەی لە مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە ئێمە بینیمان پیشانێکدا کە پشتیوانیکردن لە کۆمەڵە و پشتیوانیکردن لەو جەرایانە
بۆ تەخوێتی بزوتنەوەی چەپ زۆر بەرینە و ئەوە بە پشتیوانی ئەو خەڵکەیە کە ئێمە ئەتوانین بەردەوام بین لەسەر بەرەوەبردننی ئەرک وەزیفەکانی خۆمان و مطمئین بین کە حتمما ئەو وەزایفانەی وا لە سەرشانمانایی بینە پێشەوە. طبعا ئەمە بەتەنیا ناکرێت ئەوە هێزی پشتیوانی ئێوە لە هەر شوێنێکی کوردستان و لە دەروەی وڵاتیش کە ئەو هێز و ئەو توانە بێ ئەمە بەخشێکە سوور بین لەسەر بڕیارەکان بە تایبەت لەسەر و بڕیارانەی لە کۆنگرەی هەژدەی کۆمەڵە دەرکراکە هەم جەهەتگیری سیاسیەکەی و هەم هەروەها ئەو بڕیارانە و قەتنامانەوە درا هەمووی تەبانەوە لە ڕێگەی تلویزیۆنی کۆمەڵە و لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە بیستوتانە ئێمە پاداگرین و حتمما هەوڵە دەین بۆ بەڕێوەبردنەکەی. ئەوە نیشانەیدا کێشەی ناخۆی ئێمە هەرچەند زۆر نابەجێ بوو نەیتوانی تەسیرێکی وەها زۆر گرنگ بخاتە سەر هەڵسوڕانی ئێمە پیشانماندا کە ئەتوانین دیسان لە ئاستی کوردستان و هەروەها لە دەرەوەی وڵاتیش هەموو تشکیلات لەسەر هەرە و بیرروباوەڕێی وە ئێمە بۆ گەیشتن بە سوسیالیزم بۆ گەیشتن بۆ دنیایەکی باش بۆ ئەوەی کە ئینسانەکان بەرابەر بن بۆ ئەوەی ژنان لە ژێر سەم لا بچن بۆ ئەوەی گەنجان بە ئارزوەکانیان بگەن بۆ کرێکاران بە مافی ڕەوای خۆیان بگەن بۆ ئەوەی معلمان بتوانن بە داخوازیەکانی خۆیان بگەن کە داخوازی بەرحەقیانەوە وە زۆر شتی تر ئەوە لە سەرشانی ئێمەیە و طبعا بە پشتیوانی ئێوە حتمما ئێمە پادا دەگرین و خەباتکردن بۆ ئەوە هەمیشە ئەرکی سەرشانی ئێمەیە و بەڕێوە بین. لەم بابەتەوە ئەگەر هەوڕەیەک ئەگەر پەیامی جاری پێشوو بە هەر شێوەیەک پەیامەکانی نەخوێندراوەیەوە نەیتوانی پەیامەکانی ڕابگەێنێ ئێمە منەتوانم لێرەوە حتمما ئەو پەیامانە بە ئەرزی ئێوە عزیز بگەێنم چ لە بابەت مەسایلی کۆنگرەی شانزەی کۆمەڵەوە و شتێکی تر هەت شتێک بوو من هەم لە خزمەتتاندا و حتمما ڕاو بۆشوونی ئێوە ئەگوازێمەوە لەو بابەتەوە. شتێکی کە جێگەی سەرنج بووە لە ڕابطە لەگەڵ ئەم مەسایلی کۆمەڵە و ڕۆژی کۆمەڵە ئەوی شەوەیە کە پاداگرتن لەسەر بەڵێ ئەلۆ بەڵێ فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکە چاوەکەی من بەس ئاخەبم کاکیجان ئێمە بە بڕوای ئێمە کۆمەڵە لەو کاتەیە باشترین نیشی کردووە جارێ پێش هەرچی شتەیە گرتنی کۆنگرەی هێشتا دوای کۆنگرەی هێشتا ئێمە بڕوامان بەوەیە کە کۆمەڵە بەڕاستی ئەچێتەوە سەر ڕێزگەکەی خۆی و لە ناو لە دەرەوە بەپێی هەموو ڕاگەیان ئێمە ئاگامان لێتی ئێمە هەرچەندە شوێنێکی تر ئەژی بەڵام کۆمەڵە هەر ئەو کۆمەڵی جارانە و ئەچێتەوە سەر ڕێزگەکەی خۆی وە کۆمەڵە سەرکەوتوو بۆ بێگومان لەوەیە بەڵام مەجموعەیەک دێن بڕوایان بە دنیای بەرابەری و دنیای شۆڕایی هەیە شۆڕایی یعنی چی یعنی هەڵبژاردننی ئابکردن یعنی کۆنگرە کە تۆ قەناعەتێ بۆەوە نەبوو لە کۆنگرەیە دەنگی خۆ بێتی قەناعەتێ بۆەوە نەبوو کە درۆ لە کۆنگرەیە ڕێی خۆ سابتکەی پێم وابێ ئەو برادرانە سەرکەوتوو نابن هیچ گومانی دیارە هیچ گومانی دیارە بەڕاستی کۆمەڵە دەستخۆشی لە هەموو لایەکەکەم دەستخۆشی لە کۆنگرەی هەژداکەم وە کۆمەڵا چێتەوە سەر ڕێزگەکەی خۆی وە کۆمەڵە هیچ گومانێکی دیانە لە ناوخۆ لە دەرەوەی کوردستان لە ئەوروپا لە هەموو لایەکەوە کۆمەڵە بەڕاستی چۆتە سەر ڕێزگەکەی خۆی و کۆنگرەی هەژدەش تابدی کرد کە ئێمە حازری ئێمە خۆمان بخەینە بەر ڕێی ئاتا لەبرەوەی دەنگ بێنی لەبرەوەی هەڵمامژێتەوە ئێسپایر بووین ماوەمان بەسەر شووە لەوانەیە جارێکی تر خەڵکی تر ڕێیمان پێ نەداوە کۆمەڵە بڕوای بەوە هەیە ئەی چۆن ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بچینە و کوردستان پێشە 35 ملیۆن بێتە 85 ملیۆنێکا بکە چۆن ئەبێ ئێمە خۆمان نەخەینە بەر معرەزی خەتەر یعنی ئەگە قەرار بێ باوەڕمان بە دنیایەکی بەرابەر بە دنیایەکی ئازاد دنیایەکی سوسیالیست
طبعا تۆ بێ خەڵکی تریش مەبارزاکە خەڵکی تری سیاسەتەکە ئێمە ئەبێ جارێکی دیکە چوونە کوردستان بەلانی کەم و کوردستان و ئێرە ئەبێ ئێمە بڵێن ئێمە خۆمانەیە دەست خەڵک هەڵمابژێت ئەم جارە دەنگمانێنا بۆ جارێکی تر بەڕاستی ئەبێ ئێمە وا بکەین ئەگەر وا نەکەین کۆمونیزم بوونمان دروست نییە سوسیالیزم بوونمان دروست نییە ئاسۆیەکی ڕوونمان نییە لەبەرەوەی کۆمەڵە باشترین تەسمیمەکە گرتوێتی بۆ بەڕاستی لە ناو کۆمەڵە هیچ انشعابێک نەبووە من برادرانەمان کە باسیەکەن بەڕاستی انشعاب لە دەرەوەی وڵات بووە زۆر بەداخەوە پێمان ناخۆش بووە کەسانێکی زۆر محبوب بوون کەسانێکی باش بوون ڕێ خۆیان جیا کردوێتەوە هیوادارم کۆمەڵە بچێتەوە سەرڕێزگەکەی خۆی کە تاکیدم لەوەی ئەچێت هیچ گومانمانتیان نییە بە پشتیوانی دەرەوە بە پشتیوانی بەتایبەت ئێمە ناوەوە بەڕاستی هیچینێکی دیانێ کۆمەڵا چێتە سەرڕێزگەکەی خۆی وەچووەتەوە وە کۆنگرەی هەژدە سابەتی کرد جارێکی تر کەسێکی تر ڕێ بە من نایەتەوە کەسێکی تر من هەڵنابژێرێ ئەوەی بڕوامان بەو شتە بێت ئەی چۆن بڕوامان بە کۆمەڵە بۆ هەڵبژاردننی شۆڕایی هەنی لە کاتی خۆش هەروە بۆ خەڵک هەڵبژێراوە خەڵک انتخاب کراوە ئەم دەورە باتەوە بێ من دەورەیەکتر نەمەناوە ڕێیان بە خەڵک بڕا لەبەرەوەی کۆمەڵە ئەچێتەوە سەر ڕێزگەکەی خۆی کۆمەڵە زۆر بەقەوەترە بێ زۆر تەشکیلاتێکی زۆر باش پیاکە ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان لە کۆمەڵە دابڕاون لە ساڵی 90 میلادیەوە تا ئێستا بەڕاستی من باوەڕم بەوەیە کە ئەچێتەوە سەر جێگاکەی خۆی ئەچێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵە بەڕاستی خۆیەکرێت ئەم برادەرەمان زۆر بەداخەوە کەسی زۆر باشی پیاوە زۆر مەبارز بوو زۆر زەحمەتیان کێشاو بەڵام هەڵبژاردنیان خەیاڵی بوو لە دنیای ئەمڕۆیە دنیای خەیاڵی نییە بەڕاست زۆر سپاس ئەچێتەوە سەر ڕێزگەکەی خۆی و حتمەنیش ئەچێتەوە وەچوێتەوە سەر ڕێزگەکەی خۆی وە کۆمەڵە باشترین خەریجوە لەم دەورێ جارێکی تر و هەزار جاری تر تاکید بن لەوە کۆمەڵە سەر ڕێزگەکەی خۆیەتی داوا لە هەموو کەسێکەکەی کە بێتەوە بە قسەکەی کاکسەی بداین بێتەوە سەر ڕێگای کۆمەڵ ناقل لێمان نزیک بێت دووبارە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و سەر زۆر سپاس زۆر مەمنون بۆ پەیوەندیتان ئێمە لە مەراسمەکانی ڕۆژی کۆمەڵە لە شار و گوندەکانی کوردستان ئەو جوابەمان وەرگرتەوە خەڵکێکی هێزگار زۆر هەر بۆ جۆرە و بینەرش ئاماژەی پێکرد بەشداری مەراسمەکانیان کردو مەراسمانەی لە ژێر گوشاری کۆماری ئیسلامی و هێزە ئەمنیەتەکانە لە شوێنە جۆراجۆرەکانی کوردستان بەڕێوە برد بە نووسینی شەعار و بە خوێندنی سرودی ئینتەرناسیۆناڵ و دەقیقەی بەدەنگی بۆ یادیژیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سوسیالیزم و هەموو وانەوە ڕێزەکان لە ڕێزەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران گیانیان بەخت کردووە ڕاستەکان لە زۆربەی شارەکان بەڕێوە چوو هەروە لەسەر گڵکۆی کاک حەمحوسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە بە بۆنەی گیان بەختکردنی ئەوەوە ئاشکراکرا لە شاری سەقز بەڕێوە چوو هەروەها گزارشەکانتان کە بینیوە ئەم مەراسمانە بە باشی بەڕێوە چووە ئەوەش هەر تەبعەن ئەو جوابەیەوە بە ئەو شەرایەتەی ناوخۆی کۆمەڵە ئەو شەرایەتەی وا لە ناو حزبی کۆمونیستی ئێرانە هاتە پێشەوە درایەوەوە پیشانەی داکە خەڵک هەروەک جاران پشتیوانی کۆمەڵن و هەوڵەدەن ئەو هێزە قایمتر و سەرکەوتوورتر بێت پەیامێکم بۆ هاتای خوێنمەوە سڵاو کاک مەحیجان پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە هەموو خانەوادەی شەهیدان و کادر و ئەندامانی کۆمەڵە دەکەین جارێکی کەکە پەیمان تازە دەکەینەوە کە وەفادار بین بەو ڕێبازە سوورەکە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بژی حزبی کۆمونیستی ئێران بژی کۆمەڵە بژی سوسیالیسم بژی ئیبراهیم عەلیزادە فریال لە بۆکانەوە دەسەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش و پیرۆزبایی لە ئێوەشەکەین هیوادارین سەرکەوتوو بن دەستان خۆش بێت بۆ پەیامەکەتان هەروە باسم کرد ئەوە نیشانەی ئەوەیە کە بە تەوری واقعی زۆری نێو تەشکیلاتە لەسەر سیاسەتێکی واقعی چ لە ناوەوەی وڵات و چ لە دەرەوەی وڵات و چ لە ئاسی تەشکیلاتیشە لە هەموو ڕێکخراوەی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران پێشتر
ئەو بەڵێنەیان دابوو کە لەسەر سیاسەتەکانی و تشکیلاتە پادا بگرن و بیبەنە پێشەوە و ئەمە نەیتوانی بەداخەوە هەرچەند تاسیراتی بۆ خۆی هەبوو بەڵام نەیتوانی ئەو زۆرەی کە باید و شاید لەسەر مەسایلی ئەو تشکیلاتە تاسیری ئۆتۆدا بنێت و هیوادارین لە داهاتووشدا بتوانین بەردەوام بین لەسەر ئەو مبارزاتی کە لە دەستوری کاری خۆمانماندانەوە بۆ گەیشتن بە ئاواتەکانمان بۆ گەیشتن بەوەی کە بتوانین چینی کرێکار خەڵکی فەقیر و هەژار ژنان و جوانان و هەروەها هەموو وڵات بپارێزین ژینگە بپارێزین بتوانین وڵاتێکی ئاوەدان پێکبێنین کە ئینسانەکان تایە بەختەوەر بن تایە ژیانێکی باش ببەنە سەرەوە. دیسان سپاسانەکەین بۆ هەموو ئەو ئاورانەی کە بەشداریان کرد و هەروەها بۆ ئەو مەراسمانەی کە سەرکەوتوانە چووە پێشەوە و کلیپێکتان بۆ دانم و دواتریش دێمە وڵاتان بۆ بەردەوام بوون لەسەر بەرنامەکەمان کە لەسەر مەسەلەی مامۆستایانە. منم alay suri soresine da çakini suri soresine da çakini min başake نجرا وعلى سورم سرودي عشنا بونا رباد من أخيري رباد من أخيري زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سربستم بر زلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سربستم منم alay suri soresine da çakini suri soresine da çakini من باشكي نجرا وعلى سورم سرودي عشنبونا رباد من أخيري رباد من أخيري پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از دیری مشکم مجده دواروزی پیا پشمرگی وشیارم ریگه سختم لریا چکید از دیری مشکم مجده دواروزی پیا منم alay suri soresine da çakini suri soresine da çakini من باشكي نجرا وعلى سورم سرودي عشنبونا رباد من أخيري رباد من أخيري
دەساوچینەکانم وەرن ببین بە یاک لەش بیگەشێنینەوادیان دوای بینی ڕۆژی دەساوچینەکانم وەرن ببین بە یاک لەش بیگەشێنینەوادیان دوای بینی ڕۆژی منم ئەڵای سوری سۆرەشینێ لە شاکێنێ من باچەکێم لە جیرەواڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن ئەخوێنێ ڕووبا دوژمن ئەخوێنێ بەڵێ عزیزان زۆر خۆشحاڵم دیسان هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاوێژ. عزیزان دەتوان لە ڕێگەی ژمارە تەلێفۆنەیە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەیە 0046 70 261 67 64 پەیوەندیمان پێوە بگرن. ئەم باسی ترمان دوایین باسمان لەسەر مەسەلەی مامۆستایانە. ئەنجومەنی سنفی مامۆستایان بڕیاری داوە کە ڕۆژی بەیانی ئەبێتە بەیانی و ڕۆژی سیهۆم ئاعترازی خۆی ڕابگەێنێ. هەروەکە زانن لە ئاعترازاتی پێشووە کە لە چەند مانگی ڕابردووە ڕوویدا، کۆماری ئیسلامی تعدادی لە هەڵسوڕاوانی لە شارە جۆرەجۆرەکان دەست بەسەر کرد، لەوانە هەڵسوڕاوی مامۆستایان لە شاری مەریوان کاک شعبانی محەممەدی کە هەڵسوڕاوی ئەو بوارەیە و لە مامۆستایانی شاری مەریوان و هەڵسوڕاوە لە بواری مەسەلەی داخوازیەکانی مامۆستایان دەست بەسەر کراوە و لە شرایەتێکی زۆر ناخۆشە بەسەربات. لەلایەن بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانەوە سەردانی ماڵی ئەوان کراوە، هەوڵیان داوە کە بچن بۆ مەریوان بۆ لای بنەماڵەکان و هاودەردی و پشتیوانی خۆیان لەگەڵ بنەماڵەی کاک شعبان دەرببڕن، بەڵام لەلایەن هێزە سەرکوتکەرەکانی جەمهوری ئیسلامیەوە هەر لەلایەن هێشتن دێنە ناو شاری مەریوان و نردویانیانەتە دەرەوە و یا گرتویانیانە و دوایی لە شار کردویانیانەتە دەرەوە. ئەو کەسانەی وا چوون و سەردانی ماڵی کاک شعبانی محەممەدیان کردووە کە سەردانی بنەماڵەکەی بکەن، بریتی بوون لە ئەوەڵ چوونەتە ماڵی ڕەسوڵی لوتفی و مەسعودی نیخا لەگەڵ هەڵسوڕاوانی بەشی سنفی محەممەدی حەبیبی و جەعفەری ئیبراهیمی و تاهری قادرزادە و محەممەدی فەتاحی فەلاحی سورخی. ئەوانە مەجبوریان کردوون کە شاری مەریوان تەرک بکەن. لە دوای ئەوە ڕۆژی پەنجشەمبە هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بەریان گرتووە بە هاتنی بەشێکی تر لە هەڵسوڕاوان لەوانە کە لە هەواڵەکانی شابیستان، لەوانە ڕەسوڵی بداغی، مرتزا ئیلیاسی، مەسعودی فەرهیختە و لەوێ لە بەشی ئیستی پادڕەسی شاری مەریوان ڕایان گرتێن و نانێشتن بێنە ناو شاری مەریوان و نردویانیانتەوە بەرەو شاری سنە و تاکو ئەوێش تقریبەن هدایەتیان کردوون و لەگەڵیان چوون. بەڵام سەرڕای ئەوانە کە ئێمە ئەبینین کە بەشێکی تر لە هەڵسوڕاوان سەردانی ماڵی کاک شعبانیان کردووە و چاویان پێکەوتون و هەروەها لەو ڕێگەوە لەگەڵ مەسئولین قسەیان کردووە و ئیبرازی لەو بێخەبەری لە وەزیەتی کاک شعبانی محەممەدی پرسیاری ئەوەیان کردووە و لەگەڵ مەسئولین قسەیان کردووە. شۆرای هاوەهەنگی ڕێکخراوی سنفی فەرهەنگیانی ئێران لە ڕاگەیاندنێکە ئەو بەرخوردە بە معلیم بە مامۆستای هەڵسوڕا و شعبانی محەممەدی محکوم کردووە و داخوازی ئەوە بووە کە هەرچی زووتر ئەوانەی کێشکە گیراون ئازاد بن و بچنەوە لای بنەماڵەکانی خۆیان و هەر لەو ڕێگەوە پشتیوانی خۆیانیان لە ئەو هەڵسوڕاوانە ڕاگەیاندووە.
لە ڕاگەاندنێکی ترە نوێنەری ڕێکخراوەکانی کشوەری لەگەڵ فەرمانداری مەریوان و بنەماڵەی معلیمی زیندانی شەبانی محەممەدی کۆبوونەوەتەوە ڕۆژی پەنجشەمە 28 مانگی ڕێبەندان بەشێک لە هەڵسوراوانی سنفی لە ڕێکخراوانی جۆراجۆر لە ئێران لە چاپێکەوتنێکی 2 ساعتە لەگە فەرمانداری مەریوان ڕایانگاند کە ئەوان لە وەزیەت و بازداشتی شعبانی محەممەدی عزوی ئەندامی هەیئەت مدیرەی ئەنجومەنی سنفی مامۆستایانی مەریوان نیگەرانن و داوایان کردووە کە هەرچی زووتر ئازاد بێ. لەو دیدارەدا کە مەجیدی کەریمی لەلایەن لە تشکیلاتی یا لەلایەن ڕێکخراوی مامۆستایانی سنا، سلێمانی عەبدی ڕێکخراوی سەقف، ڕەزا مسلمی ڕێکخراوی هەمەدان، محمودی سدیقی پور و عەزیزی قازمزادە لە تشکیلاتی لە ڕێکخراوی جیلان، هەروەها ڕادا یا ڕۆحەڵا لە ناو پەرانتزا مەردانی لە ڕێکخراوی ئەلبرز، عەلیڕزا تەدرە و لە ڕێکخراوی ئیسلاماباد، سەلاحی حەبیبی لە ڕێکخراوی مەریوان، شەهریاری نادری لە ڕێکخراوی کرماشا، لەگەڵ هاوسەری کاک شەعبانی محەممەدی کەژاڵی کەریمی کۆبوونەوە و هەروەها لەوێ هاوپشتی خۆیانیان بۆ کاک شەعبان ڕایگەیاند و باسیێوایان کرد کە ئەوان بەردەوامە بن بۆ پشتیوانیکردن و بۆ ئەوەی کاک شەعبان کە دەست لەسەر کراوە لەلایەن کۆماری ئیسلامی هەرچی زووتر ئازاد بێ. ئەوەی وا جێگەی سەرنجە کۆماری ئیسلامی هەوڵەدا بە خستنە پاڵ ئیتهامی ئەمنیەتی بۆ هەڵسوراوانی پێشتری شەوکاری کردو بۆ هەڵسوراوانی کرێکاری، هەڵسوراوانی بەشەکانی تری ناو کۆمەلگاوە. ئێستش مامۆستایان بێت و هینی ئەمنیەتی بخاتە پاڵیان بڵێ ئەمانە ئەمنیەتی کشوەریان خستێتە خەتەرەوە بۆ جۆرە بعد بەو دەلیلە دەست بەسەرکراون، بەڵام هەموو کەس زانن کە داخوازی مامۆستایان بە تایبەت لەو چەند مانگی ڕابردووە کە ئەتوانین بڵێن لە ئاستی هەموو ئێران بەڕێوە چوو، داخوازیی سنفی و داخوازیی کامڵەن لە مەوەردی وەسیەتی خۆیان بوو، لە مەوەردی هەروەها لە بابەت ئەو بەساڵاتچوانی مامۆستایانی بەساڵاتچووە بوو کە لە ڕاستە لەگە وەزیەتی سەدحی دەستمزدەکانیان نابوو کە ئەو ئاعترازاتانی هیچی ئاعترازاتێکی ئەمنیەتی نین، هەوە حەقی خۆیانەوە کە ئەبێ هەوڵی بۆ بدەن و مبارزەی بۆ بکەن. بەڵام کۆماری ئیسلامی بۆ بێوێت ئەو هەڵسوراوانە و ئەو خەباتانە سەرکوت بکات، هەوڵەدا کە بە ئەمنیەتی کردنی ئەو هەڵسوراوانە بەر بە هەڵسوڕانی ئەوان بگرێت، بەر بۆ بگرێت کە فعالیتەکانان بەو جۆرە کە بووە لە ئاستێکی بەری پێ بگرێت. ئەو جۆرە کە لەو هەواڵە هاتووە کە باسیەوە کراوە کە لە بەشێکی تر لەو دیدارە کە ئاعتراز کراوە کە ئەو بەرخوردە ئەمنیەتیانەی شەوی 27 مانگی ڕێبەندان بە لەگەڵ حزوری تعدادێک لە ئەو هینانە چوەتە پێشەوە، بە ئەوە پەیامێکم بۆ هاتووە بۆتان نەخوێنمەوە. سڵاو ڕێز هەیە بۆ کاک مەحیە و بەڕێوەبەری بەرنامەی ڕاستەوخۆی ڕاوێژ. پێشێکی ڕۆژی 2 ڕەشەمە ڕۆژی زمانی دایکی و ڕۆژی زمانی دایکی تەبریک دەڵێم و بە دایکانی جانبەختکردووی کۆمەڵە. ڕۆژی کۆمەڵە لە ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەو ئازیزانەیە کە چکانیان لە نەزەر ئەو ئازیزانەیە کە چووکیان نە لە ڕێزی بەل بەداخەوە بۆ ناخوێنێتەوە تۆ دەهێنا چۆن لەسەر ئاماجەکانی دامەزرانی کۆمەڵەدا پادەگرن و ماون و پیرۆزبایی دەڵێم و بە هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە و سپاس لە شاری شنەوە پەیام دەنێرم
زۆر سپاس بۆ ئێوە و هەروەها ئەو بەڕێزش ئیشارەی پێکردوایە ئەوڕۆ ڕۆژی زمانی دایکیە، ڕۆژی بینەلملەلی زمانی دایکیە، جێگەی سەرنجە کە یەکێک لە داخوازیەکانی مامۆسایان لە کوردستان کە ئەگەر ئەو داخوازیە گشتیە لە ئاستی سەراسەریە بۆ لە سەروەزیەتی معیشەتی و وەزیەتی ژیانی مامۆسایان، بەڵام لە ئاستی کە دێتە سەر مەسەلەی زمانی دایکی مامۆسایانی کوردستان داوایان کردووە کە زمانی دایکی ئەبێ لە مەدرسەکە سەرەتایەکانەوە لە سەرەتایەکانەوە تا ناوەندی تاکو بەگرە زیاتریش بە زمانی دایکی ئەبێ حتمما منداڵان بخوێنن و ئەوە یەکێک لە حقوقهای مافە بنەڕێتەکانە کە حتا لە ئاسی نێودەوڵەتیشە بەڕسمیت ناسراوە و لەو ڕۆژەدا پێویستە ئێمەوە بڵێن کە مامۆسایان بە حەق دفاعیان لەو ڕۆژە کردووە. کلیپێکی چکۆلەتان بۆ دانم لەسەر ئەو هەڵسوڕانی مامۆسایان، دوای ئەوەش دێمەوە بۆ لاتان و
بەڵێ عزیزان دیسان دێمەوە سەر و باسی مامۆسایان بەڵام دوو پامم بۆ هاتووە پامی پێشوو کە بەداخەوە ئەو کاتە زۆر بە پەلە بوو پامەکە هات چاوم لێنە کە تۆزێکی ژن سراوەکەی باش نەبوو بەڵام و پامی پێشوو دیسانە خوێنمەوە بە داوا لێبردن لەو بە ڕێزەی وا لە شاری شنەوە نردوێتی نووسێتی ساڵ ڕێزی کە نردووە بۆ بەڕێوەبەری بەرنامە هەروەها دوی ڕەشەمەی کە باسم کرد بۆ ڕۆژی زمانی دایکی پێوەزایی کردووە نوکتوویەتی کە ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەوانە ئەوانن وا لە ڕیزەکانی کۆمەڵە چۆکیان نەلەرزی بەلاڕێدا نەچوون لەسەر ئامانجەکانی دامەدرێنەرانی کۆمەڵە هایان دانا و مانەوە و پیرۆزبایی دەڵێم و هەموو گیانبەختکردوانی کۆمەڵە و سپاس بۆ سپاسەوە لە شاریشنەوە ئەوەکە هەوڵمدا پەیامەکەی بخوێنمەوە هەروەها کاک خالیدی باغیاریش دیسان پەیامێکی نردووە لە شاری تۆبۆریەوە و توێتی کە ڕۆژی کۆمەڵە هەروە پێشتر منیش ئاماژەم پێکرد ڕۆژی کۆمەڵە لە شاری تۆبۆری ڕۆژی 26 مانگی فوریەی 2022 کاتژمێر 6 دوانیوەڕۆ تاکو سەعاتی 12 شەو بەڕێوە چێ بەرنامەکە بریتیە لە قسە و باسێک لەلایەن هاوڕانی کومیتەی ناوەندی کۆمەڵەوە شعر و سرود دوایەوە بەرنامەی هونەری بە بەشداری هونەرمەندانی لاوی دەنگخۆش ئاوات پێنجوێنی هونەرمەند فەریبورزی کەرەمی موزیکژێنی بەتوانە حەمیدی خاتری عنوانیا ئادرسی شوێنەکە کورتدالا فورومە لە کورتدالا تۆری لە شاری تۆبۆری شوێن بۆ هاتن بۆ ئەو شوێنە بە سپۆڕەکانی 6 و 7 و 11 یعنی بە قەتارەکانی 6 و 7 و 11 توانن بێن بۆەوە و بۆ پەیوەندی زیاتریش دەتوانن بەم ژمارە تەلەفۆنەی 0704 هینی سوێدا وڵاتی سوێدا 0704 68 95 86 پەیوەندی بگرن و زانیاری زیاتر حتما لەو ڕێگەوە وەربگرن طبعا بە هاتنی ئێوە بۆ ئەو مەراسمە و مەراسمە گەرم و گورترە بێت ئەوە جزئی سنەتەکانی ئێمە بووە و هەمیشە شاری تۆبۆری یەکێک لەو شوێنانە بووە کە خەڵک بەو پەڕی پێزانینەوە هاتوون بەشداری و مەراسمیان کردووە و مەراسمەکانیان گەرم ڕاگرتووە زۆر سپاس بۆ کە خالیدیش بۆ ئەو زانیاریانەی هەروەها لە هەمان ڕۆژە لە شاری ستۆکۆڵمیش هەر مەراسمێک تقریبا وازدان سعاتی 6 ئێوارەیە بەڕێوە چێت لەوێ شەر پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە ئەخوێنرێتەوە شعر و سرود هەیە و وازانم هونەرمەندی دەنگخۆش کاک نەجمەدینی غوڵامی بەشداریە کات و هیوادارین کە ئەو مەراسمەش گەرم و گۆڕ ڕابگرن با بێمەوە سەر باسی بەرنامەکەم کە مەسەلەی معلیمانە لەلایەن بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی ترەوە لەوەی پێشوە کە باسم کرد فەرمانداری مەریوان دوایەوە کە بە خێراتنی میوانەکانی کردووانە وتێتی من قسەکانی ئێوەم گوێتێ بوو ئەو وەختە هەوڵە دەین کە بە دوچوونەوە بکەین بە سەرگرتنی ئاغای شعبانی محەممەدی و هەروەها لەو دیدارە ئەوەی ڕاگەیاندووە کە ئێمە حتمما مەسەلەی معلیمانی زیندانی و هەروەها فێرکردن بە شێوەی ڕایگان یا بە شێوەی خۆڕایی بە بەلاش ئەوە ئێمە حمایەتەکەین لەوە وتیانەوە موردی حمایەتی ئێمەشە لە لایەکی تریشەوە ئەلبەتە ڕاگەاندنی کومیتەی دەبیرخانەی کومیتەی مرکزی کۆمەڵەیش هەر لەسەر ئەو فشارانە لەو ماوە هاتە پێشەوە کە لەوێ باسیەوە کراوە کە خەباتی حەقخوازانەی مامۆستایانی ئێران هەروە بەردەوامە و حکوومەت هیچ جوابێکی بەو داخوازیانە نەداوەتەوە و تا ئێستش جیا لەوەی کە ئەو هەڵسوڕاوانەی گرتووە و موردی تاقیب و ئازار و ئەزیەت قەراری داون هیچ شتێکی لە ڕاتە لە داخوازیەکانی ئەوانە
نەبردوێتە پێشەوە. هەروەها باسیەوە کراوەکە کە معلیمانی خەباتکار کە لە زیندان و خانەوادەکانیان ئێمە تەنیا جایان ناڵین و هەوڵە دەین بۆ ئازادی ئەوان هەمیشە هەوڵ بدەین و ماندوو نەبین لە هەوڵدان بۆەوە. هەروەها باسیەوە کراوەکە ئەنجومەنی هاواهەنگی ڕێکخراوی سنفی فەرهەنگیانی ئێرانیش کە ڕاگەاندنێکی لەو بابەتە داوە پشتیوانی خۆی لە شعبانی محەممەدی و دیداری لەگەڵ خانەوادەکانیان ڕاگەیاندووە کە پێشتر ئاماژەم پێکردو کە وتم کە لە شارەکانی جۆراجۆری ئێرانەوە چوون و بەشێکیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە گەڕانراونەوە بۆ شارەکانی خوانیان هێشتن بچن بۆ مەریوان، بەڵام بەشێکیشیان موفق بوون کە هەم لە ماڵی کاک شعبانی محەممەدی ببینن، هەمەوەش توانن لەگەڵ فەرماندار بچن و ئاعترازەکەی خۆیان بە فەرمانداری مەریوان ڕابگەێنن. کانونی سنفی فەرهەنگیانی بیجاڕیش بەیانەیەکی داوە، ڕاگەاندنێکی داوە و وتویەتی کە ئەو فشارانە ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاتر ئەبێت. باسیەوە کراوە کە داخوازیانی فەرهەنگیان لەلایەن دەوڵەتەوە و لەلایەن مەجلیسەوە کەس گوێی پێ نادات و باسیەوە کراوە کە فەرهەنگیان بەنسبەت مەسەلەی خوێندکارانەوە و هەروەها لە ڕاستە لەگەڵ ئەو بابەتەوە کاریان کردووە لە ڕێگەی قانونیەوە هاتوون بەیانیە و کۆبوونەوەی خۆیانیان بردوێتە پێشەوە، بەڵام بەداخەوە جوابیان پێ نەدراوەتەوە و ڕایان گەیاندووە کە فەرهەنگیانی تێگەیشتوو و شەریفی شاری بیجار هەمووانەی وا لە سەرکارن و چاوانەشی و بازنشست بوون یا کۆوانەی وا خانەنشین بوون وتویانەکە ئێمە پشتیوانی خۆمان لە ئەو حرەکەت سەراسەریەی کە لاستی ئێران چۆتە پێشەوە لەلایەن فەرهەنگیانەوە ڕادەگەێنین و تویشیانەکە لە ڕۆژی شەمەسی مانگی ڕێبەندان و سێشەمە سێی مانگی ڕەشەمە لە بەرامبەر ئامادەشوپەرۆشی شاری بیجار کۆبنەوە. ئەو ڕاگەیاندنە تەبعەن لە شوێنەکانی ترشا دراوە کە پشتیوانی لەوە کراوە. شتێکی تر کە جێگەی سەرنجە و ئێمە داوامانەوەیە کە بەشەکانی تری کۆمەڵ وەکو کۆمەلگا، وەکو کرێکاران، وەکو خەباتکارانی تر، وەکو جوانان، وەکو حتا خوێندکاران بێنە سەرخەت و پشتیوانی بکەن لە مامۆسایان و لەو مامۆسایانەوە گیراون. شۆرای سازمانی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوتیش بڕیارنامەیەکی داوە و لەوێ پشتیوانیان کردووە لە ئاعترازی مامۆستایان. وتویانەکە ئاعترازی مامۆستایان ئاعترازی ئێمە کرێکارانیشە. هەروەها باسیەوەشیان کردووە کە مامۆستایانی شەریف بۆ ڕۆژەکانی سی مانگی ڕێبەندان و ئەوەڵی مانگی دوای داهاتوو وتویانەکە ئێمە لەو کۆبوونەوە گشتی ئێوەدا بەشداری ئەکەین. ئەو وەختە باسیەوە کراوەکە ئێمە ئاعترازمان هەیە بە هەموو هەڵاواردنێک و وەزیەتی معیشەتی و نابەرابەر کە بۆ حقوقی مامۆستایان هەیە، پشتیوانیەکەین لەوە. و باسیەوە کراوەکە زۆر گەندەڵی وانە لە شوێنهای جۆراجۆری ئەو وڵاتە ئەچێتە پێشەوە و ئەمە شرایەتێکی ناحەقی بەرامبەر بە مامۆستایان بە وجود هێناوە و پێکی هێناوە کە ئەمان پشتیوانیان کرد لە مامۆستایان. ئەو وەختە باسیەوە کراوەکە
وتویانەکە معلمان بۆ فێرکردنی باش و غیرە ئیدۆلۆژیک غیرە ئەوەی کە بەناوی ئیدۆلۆژیکدان لێ بردووە و هەروەها فێرکردنی ڕایگان یا بەلاش بۆ هەموو منداڵان کۆتایی هاتن بە خصوصی سازی کە لەلایەن دەوڵەتەوە کراوە و هەروەها کالایکردنی فێرکردن و بارهێنان ئەو شتانەیە کەوان ئاماژەیان پێکردووە و تویانە ئێمە کرێکاران پشتیوانی خۆمان کرێکارانی شرکەتی پەیمانی شرکەتی نەوت پشتیوانی خۆمان لەو تەجەمعاتە یا لەو کۆبوونەوانە ڕادەگەێنین. ئەوە بووە ئەو وەختە 28 مانگیش ئەو ڕایگەاندنە دراوە. هەروە ئاماژەم پێکرد لە بابەت ئەم مەسەلەیشەوە اعتراضاتێکی تر کراوە و هەروەها کۆمەڵەیش ڕاگەاندنێکی داوە لە رابطە لەگەڵ کە تازەیی هاتوۆتە دەرەوە لە رابطە لەگەڵ گرتنی مامۆستایان ئەو ڕاگەاندنە پێتانی عەرز دەکەم تەبعاً لە هەواڵەکانی شابوو بەڵام جێگەی سەرنجە بە چەند نوکتەی ئیشارە بکەین. ئەو نوکتانەی کە لەم ڕاگەاندنا زۆر جێگەی سەرنجە ئەوەیە کە دەوڵەت هەوڵەدا بۆ هەڵسوڕاوانی مامۆستایان پەروەندەی ئەمنیەتی دروست بکات. ئەوە تەبعاً سەرکەوتوو نابێت چونکی کۆماری ئیسلامی لە مۆردی هەڵسوڕاوانی کرێکاریەوە زۆر جارە ئەو کارەی کردووە و هەڵسوڕاوانی کرێکاری بە حیزبەهای سیاسی و بە ڕێکخراوە سیاسیەکان چەسپاندووە و چێتی کە ئەوانە لەگەڵ ئەوانە پەیوەندیان هەیە. ئەمە هیچ وەخت سەرکەوتوو نەبووەوە و نەیتوانیوە هیچ وەخت نەیتوانیوە خەباتی کرێکاران ڕابگرێ. لە بابەت مەسەلەی مامۆستایانیشەوە هەروە ناتوانێت مەخستنە پاڵ اتهامات و تۆمەتهای ئەمنیەتی ناتوانێت مامۆستایان لە خەباتی خۆیان ڕابگرێ. هەروەها هەر لەم ئیتلاعیشە باسیەوە کراوە کە لە ئستانەکانی لە ڕۆستان و ئەلبرز و تاران و جیلان و هەمەدان و کرماشان و شارەکانی سەقز و سنە لە کوردستان بۆ پەیگیری وەزیەتی کاک شەعبانی محەممەدی و دیدار لەگە بنەماڵەکەی چوون بۆ مەریوان و لەوێش باس کراوە کە هێزانیەتەکان بەریان پێگرتێن و هەرو جۆرەکە منیش پێشتر ئاماژەم پێکرد لەم ئیتلاعیشەوە هاتووە و دیسان جەخت کراوەتە سەرەوە کە کۆمەڵە هەروەکو پێشتر ڕادەگەیەنێ کە پشتیوانی هەڵسوڕاوانەی خۆی و هەڵسوڕاوانەی خۆی لە دزستنەوەی حەقخوازانەی مامۆستایان ڕادەگەێنێ. کۆمەڵە لە هەمان کاتە داخوازی ئەوەیە کە ئەو مامۆستایانەی وا دەست بەسەر کراون هەرچی زووتر ئازاد ببن و لەگەڵ زندانیانی سیاسی شەروەتر. و باسیەوە کردو کە مامۆستایان لە ناڕزایەتی دەربرینی سەراسەری و مانگرتنەکانیانە پیشانیاندا کە ئەوە هەروەها لەگەڵ هەڵسوڕاوانی کوردستان پیشانیاندا کە حەق دەنگی حەق تەڵەبانەی خۆیان یا حەقی خۆیان بەرامبەر بە ڕژیم ڕادەگەێنن و هەروەها باسیەوە کراوە کە ئەو بڕیارەی نەهادهای یا هێزە ئەمنیەتەکان و ئیتلاعاتی ڕژیم ناتوانێت بە دروستکردنی پەروەندەهای سازکراو یا جعلی بۆ معلیمان ئەو معلیمانە دەرگیر بکات و یاکو محکومیان بکات و حتما ئەو معلیمانە بە پشتیوانی خەڵکی کوردستان و هەروەها پشتیوانی فعالان و بەشە جۆرەکان حتما ئەبێ ئازاد بن و ئازاد بن و ئیتلاعیە دەبیرخانەی کۆمیتەی مەرکەزی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە کە ڕۆژی کە دوێنێ 28 ڕێبەندان هاتوۆتە دەرەوە. ئەوە هەموو ئەوەمان پێپیشانەدا کە کۆمەڵە
بەرەو پێشچووندایە. ناڕزایەتی معلمان تقریبان بووە بە ناڕزایەتێکی ڕۆژانە، هەر بۆ جۆرێش کە باس کرا بڕیاریان داوەکە لە 1-2 ڕۆژی داهاتووە ناڕزایەتی گشتی لە ئاستی سەراسەری ببەنە پێشەوە. تۆ تەسەوری ئەوە بکە وەختێ مامۆستایەک ئەگیرێت لە هەموو شوێنەکانی ئێرانەوە ئەچەند سەردانی بنەماڵەکانەکەن، ئەو هاوبەستێگیە چەندێک گرنگە بۆ ئەو بنەماڵە و بۆ هەموو مامۆستایان. ئەوە نیشانەدا کە ئەو مامۆستایە وا دەست بەسەر کراوە تەنیا نییە، وە کۆماری ئیسلامی ناتوانێت بگرتنی مامۆستایەک یا هەڵسوڕاوێکی ئەو بوارە ئەو خەباتە ڕابگرێ، بەڵکو ئەو خەباتە بەردەوامترە بێت بۆ جۆرەی کە بینیمان چ پشتیوانێکی بەرین ئەکرێت. و تازە ئەوە ئەوڵی خەتە مەسەلەکەی ترەوەیە کە بەشەکانی تری کۆمەڵایەتی لە ئاستی ئێراندا دێنە سەرخەت و بۆ پشتیوانیکردن لە مامۆستایان، هەروە کە باسمان کرد کرێکارانی شرکەتی نەوت، پەیمانکاری شرکەتی نەوت کە پێشتر بۆ خۆشیان ئاعترازیان کردبوو و هەرو کاتەکە ئەوان ئاعترازیان کردبوو لەلایەن بەشەکانی تری کۆمەلگا و پشتیوانیان لێکرا، لەلایەن مامۆستایان و پشتیوانیان لێکرا، هەر ئەو کاتە لەلایەن بازنشستەکان و یا بە ساڵات شوانەوە پشتیوانیان لێکرا. زۆر جار باسیەوە کراوە و من لە بەرنامەکانە باسیەوە کردە ئەمە شتێکی بەیەکۆ لکاوە، یعنی ئێمە ناتوانین لەیەکی جیا بکەینەوە، هەر بەشێکی ئەو کۆمەلگا بەیەکۆ پەیوەندی هەیە و هەر داخوازیەکی ئەتوانێت تەئسیر لەسەر ئەو بەشەکەی تریشی دابنێت. جا ئەگەر لە داخوازی مامۆستایانە ئاماژە بە وەزیەتی ژنانە کرێ، بە حقوقەکانە کرێ، ئاماژە بە مەسەلەی زمانی دایکیە کرێ، یا ئاماژە بە مەسەلەی خانەنشینانە کرێ، یا ئاماژە بەوە کرێ کە ئەو وەزیەتی ژیان و ئێستا گرانبوونی بێحەدی شتەکان تەوەڕمی لە حەد بە دەرکە لە چەند ڕقەمی خەریکەوە بە 3 ڕقەمی تەوەڕم لە ئێرانە. هەموو ئەوانە ئەو نیشانەی ئەوەیە کە داخوازیەکان داخوازیەتی گشتین، داخوازیەکان مربوط بە لایەنێک نین، بە لایەنێکی جیاواز لە کۆمەلگاکە، بەڵکو ئەوە مربوطە بە هەموو کۆمەلگا. بۆیە زۆر پێویستە کە خەڵکی سەراسەری ئێران و هەروەها کوردستان کە هەمیشە خەباتیان کردووە ڕانەوە ساون بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە، ئەو خەڵکە بە هەر شێوەیە بووە لە بەرامبەر کۆماری ئیسلامی ڕاوەستان و داخوازەکانی خۆیانیان بەرامبەر بەو ڕژیمە ڕاگەیاندووە و خەباتی خۆیانیان بەردەوام کردووە. ئێستا ئەبینین لە ئاسی سەراسەریشە ئەو خەباتە خەریکە بەردەوامێت و زۆر بەرینە بێت و کۆماری ئیسلامی ناتوانێت تازە دووە هیچ ڕێگەیەکی نییە غێرە زەوەی کە ئەبێ ملکەچ کاوە یاک و گۆڕی خۆی گوم کات و هێزی شۆڕژێر و کرێکار و زەحمەتکێش بێن و دەسەڵات بەدەستەوە بگرن و هەوڵ بدەن کۆمەلگایە دروستکەن بۆ ژیانی باش بۆ هەمویان، بۆ هەموو کۆمەلگا. طبعاً ئەوە ئیمکان پەزیرە، هەرچەند کۆماری ئیسلامی زۆر هەوڵەدا کە بە ترساندنی خەڵک، بە نیشاندانی ئەوەی کە چاو لێ بکەن لە عێراق چی بەسەراتوە، چاو لێ بکەن لە سووریە چی بەسەراتوە، ئەگەر ئێوە بێن ئینقلاب بکەن ئایندەی ئێرانی شتێکی وای لێدێ، ئێوێ خەڵک چاوتەسێن بکا کە نێنە پای ئینقلاب، نێنە پای شۆڕش و دژ بە و ڕژیمە نێنە مبارزە و خەبات، بەڵکو ئەو خەڵکە ئیتر هاتووەتە ئیتر لە سەریان تێپەڕیەوە، ئیتر ناتوانن لەوە زیاتر چی بکەن، چیان هەیە لە دەستی بدەن، خۆ شتێک نییە لە دەستی بدەن. بەشێکی زۆر لەو ناڕازیانەی وا لە ساڵی 96 و 98 هاتنە سەر شەقام و چیان لە دەسەدا، هیچیان نەبوو، کاریگەریش نەبوون، حتا بڵێن کارەکەشیان لە دەسەدەن و ئەوە کەم نین. حاشیە نشینەکان ئێستا بەشێکی هەرە زۆرن، ئەوانەی ئەو گەنجانەی وە بە مەدارکی زۆر لە ئاسی سەرەوە بێکارن و خەریکی کۆڵبەرین و یا خەریکی دەستفرۆشین و یا بەداخەوە بەشێکیان تووشی مادە هۆشبەرەکان بوون، ئەوە بەشێکی زۆرن لە کۆمەلگا.
بەڵێ بەسەر چاو حتممە خوێنمەوە نووسراوە کاک مەحیە سڵاو پرسیارێکم هەیە مەبەست لە چوونەوە سەر ڕێچکەی پێشوو چییە لە سناریۆی تەلەڤیزیۆنەکاندا لە سناریۆی تەلەفۆنەکاندا وا نووسراوە ئەگەر لادان و چوونە دەرەوەی نێو چوونە دەرەوەی ئێوە لە حزبی کۆمیونیست نەبێت ئەگەر دەڵێن سانسۆر نییە بخوێنەوە خوێندمەوە سانسۆریش نییە قسەکە لەسەرەوەیە کە هیچ کەس باسیەوەی نەکردووە کە لە حزبی کۆمیونیست دەستنە دەرەوە چوونە سەرەوە سەر ڕێچکەی کۆمەڵە مەبەست ئەوەیە کە تەشکیلاتی ئێمە ئەبێ هەوڵ بدات خۆی بە مەسئول بزانێت لە بابەت هەموو مەسائلێکی ناو کۆمەلگاوە خۆی بە بەرپرسیار بزانێ و مەسئولیت قبول بکەوە هەوڵ بدا لە هەر شتێک لە توانایەتی بۆ بەڕیزکردنی هێزەکانی ناو کۆمەلگا هەوڵ بدا ئەوە بە تۆری واقعیەوە داخوازیەوە هەموو خەڵکی کات چوونە سەرەوە ئەوە یعنی ئەوە ئەگەر پێشتر ئێمە بە هەر دەلیلێک بە مەسائلی ناوخۆمانەوە بەسرا بووینەوە مەسائلێک کە ئێمە بە هیچ شتێک نەگەیاندبوو ئێستەیش هەر معلوم نەبوو کێشەکانی ئەو دەوری ئەخیری ناو حزبی کۆمیونیستیەران چی بوو کێچی ئەوت ئەم ئینشعابە ئەو جیابوونەوە دابڕانە لەگەڵ هەموو دابڕانەکانی تر فەرقی هەیە بۆیە ئێمە ئەمانەوێت بچینەوە سەرە و ڕێچکەوە بووین هەرەوەی وا کردومانە ئەو هێزەین کە لە دوای شۆڕشی 57 توانیمان خەباتی شۆڕژێرانە لە کوردستان سازمان بدەین خەباتی چەکداری لە کوردستان سازمان بدەین خەباتی ژنان لە کوردستان سازمان بدەین و لەو بابەتەوە سەرکەوتوو بووین ئەوە دەورەیەکە بە تۆری واقعی ئێمە کەوتینەتە دواوەوە نەمانتوانیوە و نەمانتوانیوە بچین و ئەوە ئێمەی تا ئەندازەیە کە توانم بڵێم لە ئەو مەسائلە جدی ناو کۆمەلگا دوور خستوێتەوە بەوەی کە ئتهامی ناسیۆنالیست بوون لێ دراوە بەوەی ئتهامی منشیک بوون لێ دراوە بەوەی ئتهامیەوە لێ دراوە تعدادێکەن باوەڕیان بە شۆران نییە تعدادێکەن باوەڕیان بە سوسیالیزم نییە ئەوە کێشەی دروست کردووە ئەگەر تۆ لەوە ببڕیەی معنایەوە نییە لە حزبی کۆمیونیستی تێدە دەرەوە معنایەوە نییە مەسەلەی حزبی کۆمیونیست مۆزوعێکە من پێم وایە چاکی ئەو دەورە ئەوە بووە کە ئەگەر کەسێکیش بەحسی حزبی کۆمیونیست یا هەر شتێکی تری کرد حتا کۆمەڵیش هیچ کەس نهاتووە پێی بڵێ کە ئەوە ئیتهامێکی لێبدات دەمی ببەستێت ئەوە جیاوازی تۆ تەسەوری ئەوە بکە بزانە جیاوازی ئەو هێزە لەگەڵ ئەو لایەنەی تر لە چیایە ئەو 5 نەفەر لە ئەندامانی کومیتەی ناوەندی کە لە کۆنگرا ئەبێ لافچن لای بردن تعدادێکی وەکو کومیتەی ڕابەری دیاری کرد کە ئەبێ لە کۆنگرا دیاری بکرێت هیچ شتێکی ئەساسنامەیەشی بەڕێوە نەبردووە باسی شۆراشەکات باسی ئازادی شەکە باسی ڕێزگرتن بۆ مافەکانی شەکات چۆن شتی وابێت لە هەموو ئەو بڕیارانەی و تشکیلات دابووی و ڕێی جەمعی لەسەر بوو هەموو نراوەتە ژێرتێ ئەتزیاد لەوە کە بە دزی هەزاران جەلسە گیراوە زۆر شتی کردیاوە ئێستا مۆزوعەکە تەواو بوو ئێستا مەسەلەکە ئەو برادەرانە ڕێگی خوانیان گرتووە ئەوە ئەتوانن بۆ جۆرەی وا پێیان خۆشە بچنە پێشەوە بەڵام ئێمە ئەچینەوە سەر ئەوەی کە حەق بەوە بدەین کە ئەوە ئەندامانن دیاریەکەن لە کۆمەلگا ئەگەر ئەڵێن شۆرا دیاریەکە ئەگەر باسی ئەوە کێنەڵێن لە کوردستانە مافی دیاریکردنی چارەنووس وەختێ دیاریە کرێ ئەبێ خەباتێکی جەماوەری بەڕێوە بچێت و ئێمە دەسەڵاتدارەتی شۆرایی و دەسەڵاتدارەتی جەماوەری بە ڕەسمیەتە ناسین ئەوە لەسەر قسەنی ئەوە بە باوەڕمان پێێتی و وەختێ ئەتوانین باوەڕمان بەوە بێ ئەوێ لە خۆمانەوە دەستی پێ بکەین ئەبێ لە خۆمانەوە ڕێزدا بنین بۆ بڕیارەکان ئەگەر ئێستا من ڕێزدانن بۆ بڕیارێک بەیانی ناتوانم لە ناو کۆمەلگا ڕێزدا بنم بۆ بڕیاری جەماوەری و لە سەروی ئەو جەماوەرەوە دێم بڕیارە دەم شتی وامان زۆر تریبینەوە لەم وڵات و لە وڵاتی دراوسێمان کە چۆن لەسەرەوەی خەڵک بڕیاریان داوە بەریان تێگرتوون من بەداخەوە کاتی بەرنامەم زۆر نەماوە زۆر سپاس بۆ بەشداریتان هیواداریم بتوانین دیسان لەسەر ئەو بیر و باوەڕە بنەڕەتیەکانی کۆمەڵە ئەوەی وە ئێمەی تایرە هێنا و کردمانی بە هێزێکی جەماوەری و کۆمەڵایەتی بڕۆین و بەردەوام بین و زۆر سپاس و داوای سەرکەوتنەکەم بۆ
هەموو لایەکتان و کات و ساتێکی خۆش ماڵەوە.